پیرۆزبایی لە سەرجەم شاخەوانانی کوردستانەکەم لێرەوە هەتا دهۆک و زاخۆ هیوای سەرکەوتن بۆ هەموو شاخەوانەکانە خوازم. هیوادارم وەرزشی شاخەوانی ببێتە دیاردەیەکی زۆر جوان و سروشت پارێز لە کوردستانە. ئێمە ژۆک شاخەوانانی کوردستان و سەرجەم گروپەکانی سلێمانی و دەرەوەی سلێمانی کە داوت کراون بۆ ئەم یادا حەزمان کرد وەک کوردستان و چەند ساڵێکشە ئەمە بەردەوامەوە کردوانە بە کولتور شاخەوانی وەک وەرزش کولتورە و ئەمانەوە یادی ڕۆژەکەشی بکەینەوانێ لە ڕۆژێکی ئاوا کە هەموو جیهان یادی شاخەکاتەوە. ئێمەش بێبەش نەبین لەو یادە مەزنا لەبەرەوەی خۆتان نەزانن کوردستان وڵاتێکی شاخاویە، هەمومان لە شاخەکان شاخ بە ئێمە نامۆ نییە، شاخ لەگەڵ ئێمە ئاوێتە بووە. ئەم ڕۆژکە دیاری کراوە بە ڕۆژ شاخەوانان یەکێتی شاخەوانی سلێمانی لە ژنێ ئۆلۆمپیک کوردستان هەستا بە سازانی ئەم فستیڤالە بۆ شاخەوانانی کوردستان ئەو چەندین گروپ ئامادەبوون لێرە. ئێمەش زۆر سپاسیانەکەین. هیوادارین ئەم ڕۆژە بێت ڕۆژی پاکژی ژینگە لە شتاغی و تەندروستی بۆ هەموو شاخەوانانی کوردستان. ئەوڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڕۆژی جیهانی شاخ فدراسیۆنی شاخەوانی کوردستان ئەمەیان بەسەر کردووە بانگەشنامەیان کردین کە لە هەولێر ئامادە بین لەوە مەڕاسیمە. داواکارم لە هەموو خانمەکان کە ئەو وەرزشە شاخەوانی ئەنجامدەن. من وەکو خودی خۆم ئەزمموی 8 ساڵم هەیە لە وەرزشی شاخەوانی. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ هەموو شاخەوانێک هەموو نوێنەری دەستگای کوردستان 24 لە مەراسیمی ڕۆژی جیهانی شاخ ئامادەبووم کە لە مەراسیمەدا خڵاتمان پێخشرا. ئەمڕۆ فدراسیۆنی شاخەوانی کوردستان چەند ساڵێکێکی کرد سەرەتا بە ڕێزێنان بە کەناڵەکانی ڕاگەاندن دەستی پێکردو، دواتریش خەڵات بەسەر هەموو گروپانێکە لە ماوەی ڕابردوو لە شاخەوانی بەشدار بوون و چاڵاکیان هەبووە. دیارە پاسکیل سواری هۆیەکە لە هۆیەکانی گواستنەوە. من بۆ خۆم ئەزمموی خۆم 13 تا 14 ساڵ دەبێت بەکاری دێنم، بەڵام زۆر گیر و گرفتەیەکە لە میانی ڕۆیشتن لە ناو شاردا شوێنەکان ڕێک نەخراون. هیوادارین کە حکوومەت بەدەنگ ئەو بانگاوازەوە بێت بتوانین شار بە شێوەیەکی دیزایانی بۆ بکرێت، شتێکی هاوچەرخانە بتوانین خەڵک زیاتر هەان بدەین بۆی بتوانێت پاسی لێ بخۆڕێت کە ئەویش دەبێتە هۆیەکە لە پاگەڕاگرتنی ژینگە. شێوی سیناریۆیەکە ماراسۆنێکە سەرەتا بە پیادە دواتر پاسکیل و دواتر گواستنەوەی گشتی کە پاسە هەمومان دەڕژینە سەرجادە و بەهادی دەچینە ناو بازار ناومان ناوە کار فریدەی واتە ڕۆژێک شار خاڵی لە سیارە بە ئومێدیەوەی بتوانین ئەم پرۆژێ بچێتە سەرجێگای خۆی و بچێتە سەر ئەرزی واقع.